تاقیکردنەوەی جەستەیی ئەو خوێندکارانەیە کە بەنیازم بۆ تەواوکردنی قۆناغی خوێندنیان لە کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستە وەرشەکانی زانکۆی سەلاحەدین درێژە بە خوێندن بدەن. دوو ڕۆژە تاقیکردنەوەکانیان لە ژێرمەرج و ڕێنمایە تەندروستیەکان دەستی پێکردووە و تا ڕۆژی دووشەمەی داهاتووش بەردەوام دەبێت کە چەند تاقیکردنەوەیەک لە یاریە جۆرا و جۆرەکان لەخۆ دەگرێت. سەبارەت بە تاقیکردنەوەکانی جەستەیی کۆلێژی پەروەردەی جەستەیی زانستە وەرزشەکان هەر ساڵی خۆتان ئەزانن، بەڵام ئێستا ئەو ساڵ بە ساڵ کەمتر دەبتەوە بۆ ئەوەی کە خۆتان زانن کە کۆلێژی پەروەردەی جەستەیی و یان کۆلێژی پەروەردەی وەرزشی لە سۆران کراوەوە، لە زاخۆ کراوە، لە دهۆکە، لە سلێمانیە، لە هەڵەبجەیە. ئەوەیە ڕێژەکە کەم بوویتەوە لەسەر ئێرە، بۆیە تقریبان نزیکەی 400 کەس تەقدیم کردیە لەو ئێرە. بەڵام بخۆ زانینی خۆلی دووەمیان هەیە ئەویان هەیە، بەڵام هەتا ئەوکەویسەمە ئەو تاقیکردنەوەی جەستەیی ئەوەی بۆ ئەوەی کە نمرەیەکی باش بینی لەگە نمرەکەی خۆی لێک دەدێتەوە کە بتوانین لە کۆلێژ وەرگیرێ. یان دوورکەوتنەوەک هەیە ئەوەی باشە بۆ ئێمە، وەجبەکانیشمان کەمتر کرد و پێشتر بە 3 ڕۆژ تەواومانە کرد، مەثەڵەن جێگەیشتە 600 قوتابی، بەڵام ئێستا ئەو 400 بەڵام کردوانە وەجبات ڕۆژی 6-7 قوتابی وەردەگرن لەبەر ئەوەی هەتە بەرکەوتە نەبێ. بۆ ساڵی نوێ خوێندنی ئەم ساڵی کۆلێژەکان نزیکەی 400 قوتابی فۆرمی وەرگرتنیان وەرگرتووە. دوای ئەنجامدانی چاوپێکەوتن و تاقیکردنەوەی جەستەیی و دواتریش هەندێک پشکنینی پزیشکی، نزیکەی 150 خوێندکار لە خوێندکارانی بەشی گشتی و پاڵەوانان و پارالێل لە کۆلێژەکە وەردەگیرێن. خۆین ئەو ساڵە تقریبان 100 مادانایە بە پاڵەوان و پارالێل و ئەوشتان دەگاتە 140. تاقیکردنەوەکانەوە وەک خۆت دەبینی ئێستا لە هۆڵەکە لێرە چەند تاقیکردنەوەکماندانایە، مەسەن چەند اختیبارەکە، اختیباری یەکەم ئەوەیە لە عوقلە دەست پێ دەکا کە ئای بتوانین چەند وەتی سەرەوەی هەیە، دومیان لەگەڵ جیمناستیک کە بزانین چەند مرۆنەی هەیە و یاریزانە ئایر یاریزان نییە، خۆت لەو ئەوانە کە تەمان بە سپۆرت دایناوە ئەو شتانە ئەو چەند ساڵەکەی مەسە سەر دەڕۆین دەتوانن بزانین لەسەر ئێستا لە تۆپی پێ بزانانی یاریزانی تۆپی پێ یان شتێک لە تۆپی پێ بزانی یان لە تۆپی باسکەیە دەستە، دوای دێ ئاخرشیان ئەوەیە تەمرینی زگە خلال دقەیەک چەند دەتانی. پاشەوەی گۆڕۆپان و مەدانمان هەیە کە لۆ کوڕان 6 مەتری و 540 مەتریمان هەیە، هاویشێک لە تاقیکردنەوەکان. هەندێک فحوسات هەیە دەوی بیکە ئەوە کە کاتی دێ فۆرم پڕکاتەوە دەوی بستە تاقیەکان و بڵێن مستەشفایەکان ئەو فەحسەمان بۆ دەینی لەگە فایلەکە خۆی دادنێ و فایلەکەی کامل دەکرێت ئینجا دێتە ناو اختیبارانە. کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستە وەرشەکانی زانکۆی سەلاحەدین یەکێکە لە کۆلێژە وەرشەکانی زانکۆکانی کوردستان و ساڵانە نزیکەی 150 خوێندکار لەم کۆلێژە قۆناغی خوێندنی زانکۆ تەواو دەکەن. بەشێک لە دەرچوان لەم کۆلێژە گەر لە قوتابخانە میریەکانیش نەبێت لە قوتابخانە تایبەتەکان بەگرێبەست دوانەی وەرزش دەڵێنەوە، بەشێشیان ڕوولەکاری ناوبژوانی لە یاریە جۆرا و جۆرەکان دەکەن. ئومێد ئیبراهیم، گەلی کوردستان، هەولێر.